بەشێک لە هاوڵاتیان و چالاکوانانی مەدەنی قەزای بەردەڕەش ئیدانەی هێرشکردنی سەرهێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن کە لەلایەن فڕۆکە جەنگەکانی تورکیا هێرشکرایە سەر. لە ئەنجامی هێرشەکەشدا چەند پێشمەرگەیەک شەهید و برینداری لێکەوتەوە. بەداخەوە ئەمڕۆ زۆر نیگەران بووین کە ئەم فڕۆکە جەنگەکانی تورکیا لەسەر خاکی کوردستان ئەم شەهیدانە 5 شەهیدماندایە. زۆر نیگەرانین، بەڕاستی پێنەخۆشین، حەز دەکەین ئەم فڕۆکە جەنگیە لەسەر خاکی کوردستان زێتر نێت. پێشمەرگەیەکیش دەڵێت بە توندی ئیدانەی هێرشکردنی فڕۆکە جەنگەکانی تورکیا دەکەین و داوا لە حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی دەکەین سنوورێک بۆ ئەم هێرشانە دابدرێت. دانەی ئەو هێرشی فڕۆکە جەنگیانی تورکیا دەکەم بۆ سەر پێشمەرگە و هەواڵانی یەکپەگە و یەکپەژە. هیوادارم هەموو ڕێکخراوە کوردیەکان و حکوومەتی کوردی و وڵاتە نێودەوڵەتەکان سنوورێک بۆ هێرشانە دانێن لەلایەک پێشمەرگە و یەپەگە شەڕی داعش دەکات، ناکرێت لایەکیش وڵاتێکی زلێزی وەکو تورکیا دیکتاتۆر بێ لێزێکی وەکو پێشمەرگە بدە. چالاکوانێکی مەدەنی ئاماژە بەوە دەکات دەبێت حکوومەتی هەرێم بە توندی وەڵامی ئەو هێرشە فڕۆکە جەنگیەکانی تورکیا بداتەوە، چونکە بە مەترسی دەزانێت بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. وڵاتی تورکیا بردومانی ئاخی هەرێمی کوردستانی کرد و 5 قوربانیدا ئەوە جێگەی شەرمەزاریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامێکی بە توندی حکوومەتی تورکیا بداتەوە، چونکە ئەمڕۆ تورکیا لە وڵاتی کوردستانیدا سبەی وڵاتێکی دردێتن هێرش دەکاتە ئاخی هەرێمی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان دەکوژێت و بریندار دەکاتن. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە توندی وەڵامی حکوومەتی تورکیا بدات و ئیدانەی بکات بۆ ئەوەی چیتر کارێکی لەم شێوەیە دووبارە نەبێتەوە. ئەمەش لە کاتێکدایە بەرەبەیانی دوێنێ فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردمانی بنکە و بارگەکانی یەپەژە و یەپەگەیان کرد لە چیای شنگال و ڕۆژئاوای کوردستان. دواتر بردمانی بارگایەکی پێشمەرگەیان کرد لە چیای شنگال و لە ئەنجامیشدا 5 پێشمەرگە شەهید بوو، 9 پێشمەرگەی تریش بریندار بوو. سەرەڕای هێرشی فڕۆکە جەنگەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان کە چەند پێشمەرگەیەک شەهید و برینداری لێکەوتەوە. هاوڵاتیان و چالاکوانی مەدەنی ئەم قەزایە بە توندی ئیدانەی ئەم کارە دەکەن و داوەش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە توندی ئیدانەی ئەم کارە بکات و چیتر ڕووداوێکی لەم شێوە دووبارە نەبێتەوە. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بەردەڕەش.